بە بڕوای من وەگوتم یعنی ئەبێ فۆکسی ئەم ساڵمان زۆر بە تایبەتی لەسەر مەسلەی لەسەر کاردەرکردن ئەو چەکەی کە خاوەنکار و کۆمپانیاکان لە بەرامبەر هەموو هەڵسوڕاوێکی کرێکاری هەموو ئەو دەنگانەی کە دەنگ هەڵەبرن نایەک ئەڵێن لە بەرامبەر هەر زۆم و ستەم و سعاتکاری زیان نەبوونی عەقد لە هەر پێشێرکاریە لە بەرامبەر مافی کرێکارانە ئەمانە بێدەنگ نامێنن یەکەمین چەکی دەستی خاوەنکار و کۆمپانیاکان هەڕەشەی لەسەر کاردەرکردنێتی یعنی ئەگەر ئایاری ئەم ساڵێکێ لەو خاڵانەی زۆر فۆکسی بخەینە سەر وە زۆر گرنگی پێبیرێ لەلایەن کرێکاران و هەڵسوڕاوانی کرێکاری وە ڕێکخراوە کرێکاریەکان و ناوەندەکانی مدافع لە کرێکاران ئەوەیە کە لەناو یاسای کارە لەناو ڕێنمایەکانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە ڕسمیەت بیرێ بە یاسایەک بە قانونێک کە مەسلەی لەسەر کاردەرکردنی کرێکاران بە ڕسمی قەدەخەکەین شارەکانمان لەو چوارچێوەیە ئەتوانین فۆکسی تایبەتی بخەینە سەر وە گوشار و فشار بکەین لەسەر ناوەندە یاسایەکان یاسادانان و پەرلەمانی ئایندەکە دەست بەکارە بن و وەزارەتە پەیوەندیدارەکان فشاری یاسایی فشاری مەدەنی فشاری ڕێکخراوی کرێکاران و لێرە و لەوێ ئەوەی پێمان نەکرێ بتوانین کە مەسلەی لەسەر کاردەرکردن بکەین بە نقطەیە کە خاوەنکار و کۆمپانیاکان وا بە ئاسانی نەتوانن کرێکاران هەر کاتێک نایەکیان هەبێ لە بەرامبەر زوڵم و ستەما ئەوان بتوانن لەسەر کاردەریان بکەین